ئێستا کاگاوات لە نووسنگەکەی خۆی دەوامەکە ڕۆژی شەممان ئەرک بکێشن سەردانی بکەن هەر پرسیارێکتان هەیە لەسەر موچە خشتەی موچە دەرماڵە هەموو ئەوانە ئەتوان پرسیارەکانتان ئاڕاستەی بەڕێزیان بکەن من هیچ زانیاریەکم نییە من وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیم خشتەی موچە وەزیری دارایی دەستنیشانیەکە لەگەڵ ئەنجومەنی وەزیران نەک وەزارەتەکان داوامان کردووە هەموو وەزارەتەکان داواکەن کە موچەکانیان پێش دەژن بدرێت بەڵام وەڵامەکەی لای ئەنجومەنی وەزیران و وەزیری داراییە هێشتا ئێمە داوامان کردووە خۆ دەزانی ئەمە نۆزدە وەزارەتین هەمووی داواکاری هەیە هەمووی پێشکەشی کردووە بەڵام وەڵامەکەی ئەگەر ئێوە بە پێویستی ئەزان ئێستا سەردانی بەڕێز وەزیری دارایی بکەن لە نووسنگەکەی هەموو وەڵامەی لێوەرگرن ببوورە زانیاریەکەت هەڵەیە چونکە وەزارەتی ئێمە و کەمەندامان شەشی مانگی ڕابردوو موچەمان وەرگرتووە خۆی هەڵێ ئەوە من بۆیە پێدەڵم بڕۆرە لای وەزیری دارایی بۆی بۆ ڕوونکاتەوە کە ئێمە هاتوونێتەم حکوومەتە حکوومە ئەم کابینێ سێ موچە قەرزار بووە بۆیە ئەو تەسەلسولەی ئێوە باسیەکەن بە بەردەوامی هەڵە تێگەیشتنێکەیە بۆ ئێستا سەردانێکی وەزیری دارایی بکەن بۆ هەموو ئەم پرسیارانە وەڵامتانەیەتەوە خشتەکە لای بەڕێز وەزیری داراییە سەردانی بکەن پێتانەڵێ